سوپای عێراق نیزامێکی بەریتانی هەیە، چواری بەیانی هجوومەکە و تەواو چواری بەیانی حامورابی هێزەکانی عێراق دەستیان پێی کرد چوونە ناو کوێتەوە. تانکەکانی کە بەکاری هێنا لە جۆری تی 72 بوو، تی 62 تیا بوو. ئەم تانکانی کە لە پێشەوە بوو، جگە لە دوای ئەوەی کە کۆنتترۆلی کرد تانکی تر چوە پێشەوە، بەڵام ئەمانە لە پێشەوە بوون کۆنتترۆلیان کرد. ئەنج هێزەکانی عێراق زیادی کرد، تی 55 ڕۆیی هێزی محەممەد القاسم فرقەی 5 ڕۆیی ئەمانە داخل بوون، ئیتر سنوورەکانیان گرت و بڵاوبوونەوە لەو ناوچە. تایبەتمەندی ئەو تانکانە چی بوو کە عێراق بەکارێنا لە گرتنی کوێتە؟ تانکی کوێیی بوون، تانکی تی 72 رووسیا، تانکێکی زۆر پێشکەوتوو بوو. بڵین ئەو تانکە ئەتوانێت بە ڕۆیشتنەوە تۆپ بە هاوێژێ بەبێ ڕاوەستێ، جیازی موازنەی تایە، تی 55 نەخێرە بێ ڕاوەستێ، تی 72 لە دقەیەکە 6 تۆپە تەقێنێ، تی 55 4 تۆپە تەقێنێ، تی 72 خەوانی نییە وەکو ئاربیژێ، حەشوەیە تێکرێ و دەرێ، بەڵام ئەوانەی تر قەوان ناکەوێتە حەوزێکەوە بێ بەتاڵی بکەیت. 300 تانک بەشداری ئەو شەڕی کرد، ڕقەمێکی زۆر بەرزە. 300 تانک بەشداری ئەو شەڕی کرد و 100,000 سەربازی عێراقی